بۆ پاڵپشتی و دەربڕینی پشتیوانیان لە هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ئەنجومەنی خورماتووی کۆمەڵی دادگەری و لقی خورماتووی یەکگرتووی ئیسلامی سەردانی بازاڕ و شوێنە گشتیەکانیان کرد و لە میانەی گەڕانە جەمەوەریەکانیاندا داوایان لە هاوڵاتیان کرد متمانە بە کاندیدەکانیان بدەن. طبعا جەماوەری ئیسلام خواز لە زووە چاوەڕێ ئەوەیە کە لیستێکی ئیسلامی و خەڵکێکی خاوەندین نوێنەرایەتیان بکات. بۆیە ئێمە بە خەڵکی بە جەماوەری ئیسلام خواز ئەڵێن، بە هاوڵاتیانی دڵسۆز بۆ وڵات و نیشتیمان و دینەکەیان ئەڵێن ئەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان لیستێکی هاوبەشیان پێکهێناوە بۆ ئەوەی کە بتوانن خزمەتێک بە خەڵکی بەشمەینەتی کەرکووک بکەن و بۆیە داوا لە خزمان و کەسوکار و ناسیاوانەکەین و مسلمانان ئەەکەین دەنگ بەم دوو پیاوە بەڕێزە بدەن بۆ ئەوەی ئەم دوو پیاوە بتوانن خزمەتیان بکەن لە ئەنجومەنی شاری کەرکووکە. هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکێکە لە لستە بەهێزەکانە لە ئەسەر ئاستی کەرکووک، بۆیە داواکاری ئەەکەین لە هەموو هاوڵاتیانی کەرکووک، داقووق، پردێ، دبس پاڵپشتی خۆیان بۆ ئەم لستە ڕابگەێنن. بۆیە لستەکانی تر تاقیکرانەوە لە پێشووترە حەقیقەتەن نەیانتوانیوە ئەوەی کە پێویست بێ بەرهەمی بێنن لە گەندەڵی و لە خراپەکاری و لە نائومێدی زیاتر شتێکیان نەچاندووە. بۆیە ئومێد دەکەین ئەم جارە لستی مەشخەڵ کە پێکاتوە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان کە دوو لستی ئیسلامین و دوو لایەنی ئیسلامین و ئەم هاوپەیمانەتیان پێکێناوە دوو کەسایەتی گەورەیان کاندید کردوەوە بۆیە بتوانن لە داهاتووە خزمەتکاری ڕاستەقینەی خەڵکی کەرکووک بن بەبێ جیاوازی. هاوکات بەڕێوەبەری وەقفی سونی خورماتووی ڕای پشتیوانیکردنی بۆ هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک داواشی لە دەنگدەرانی پارێزگای کەرکووک کرد متمانەیان بدەنە مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە دووی هاوپەیمانێتیەکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دیارە خەڵکانێکی زۆر چەند ساڵێکە داوای واکەن کەوا لیستێکی ئیسلامی بێەوە تا ئێستا ئێمە لیستێکی ئیسلامی هەیە و کەسێکی ئەمین و کەسێکی بوێر و کەسێکی جێ متمانە کەوا ئێمە تێ ئەبینین ئەندامێک بێ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆەوەی داکۆکەکاری ڕەوا بێ بۆ مافەکانتان دەنگ بە مامۆستا فەرحان بدەن. ئەو دەنگەیە کەوا چەند ساڵێکەوە چاوەڕێ ئەەکەن بۆەوەی کەوا داوای مافەکانتان بۆ بکات لە پارێزگای کەرکووک. خوای گەورە موفقتان بکە. هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بە ژمارە 163 لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و بە پاڵپشتی بەشێک لە مامۆستایانی ئاینی کەرکووک پێکێنراوە. هەر بۆیە داوا لە دەنگدەرانی شاری کەرکووک دەکرێت لە ڕۆژی 18 مانگ بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن بە مەشخەڵی کەرکووک. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.